مەسیح دوکتۆرە. ئێمەی کورد زۆر بریندارین، پێویستمان بە دوکتۆرێکە. زامی سەختی چەندین ساڵە چاوەڕوانی هەتوانێکە. من پزیشکێکم پێشک دێ، ئەو ئەتوانێت چارەمان کات لە دیلی و ترس و خوڕافە بە یەکجاری ڕزگارمان کات. گەر بە حکمت بیرکەینەوە و لە کاری مەسیح بڕوانین، جگە لە ڕێگای مەسیحیەت هەرچی بکەین پەشیمانین. مەسیح دوکتۆرە، پاشایە، نان و ئاو و ڕێی ژیانە، باوکێکی بە سۆز و مەزن، خەمخۆری هەموو ئینسانە. دەسا کووردە تۆش وەک گەلان ئەو کۆت و دیلیەت بشکێنە. ڕێگەی ئیسا ڕێی خودایە، خۆت لەو دوو دڵیە دەربێنە.